هەڵەی بەردەوامی دەسەڵاتدارانی هەرێم سەرنجام بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراقی لەبارەی نایاساییبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانی لێکەوتەوە. واعتبار مدة الدورة الخامسة لبرلمان أقليم كردستان العراق منتهي. لا درێژەی کاردانەوەکانیش لەسەر بڕیارەکە ڕۆژنامەنووسێک پێی وایە سەرچاوەی ئەو بڕیارانە هەڵە و کورتبینیەکانی پارتی و یەکێتیە کە هەرێمی کوردستانی بەم دۆخەی ئێستا گەیاندووە. لە ڕووی شکۆ و هەیمەنە و سیادەوە بڕیارەکانی دادگای فیدراڵی بە تەواوەتی دژی سیادە و سربەخۆی هەرێمی کوردستان بوو، بەڵام هیچ کام لە بڕیارەکانیان بڕیاری نایاسایی و ناقانونی نەبوون، بەڵکو هەڵە و کەم و کوڕیەکانی پارتی و یەکێتی بوون وایان کرد کە لە دادگای فیدراڵی عێراقەوە تەدەخول لە کاروبارەکانی هەرێمی کوردستان بکرێت بە شێوەیەکی قانونی کە تا ئێستاش نە حکوومەتی هەرێم نە سەرۆکایەتی هەرێم نە سەرۆکایەتی پەرلەمان نەیانتوانیوە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نە لە ڕووی عورفیەوە نە لە ڕووی قانونیەوە هیچ وەڵامێکی دادگای فیدراڵی بدەنەوە. بۆ درێژەدان و بەردەوامی بە قەوارەی هەرێم و ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی لە ڕابردوو دوو پارتی دەسەڵات ئەنجامیان داوە، پێویستە واز لە بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی و تاکە کەسیەکانیان بهێن و بەرژەوەندی گشتی ڕەچاو بکەن. هەموو لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی دەست لە ناو دەست بۆی بتوانن ئەو قەوارەیە بپارێزن، چۆنیش دەپارێزێت تەبێعی دەبێت زۆر جار تەنازولات هەبێ، مەبەستەوە نییە تەنازولان یەکێک لەبەر ئەوی تر تەنازوکە نەخێت، لەبەر خاتری ئەوەی ئەو قەوارەیە بپارێزین دەبێت تەنازولات هەرەبێتن. مەساڵحی تاکڕەوانەی حزبێک دەبێت وەلاوە بنێت بۆی بتوانین ئەو قەوارەیە بپارێزین. تقریبا ئێمە 32-33 ساڵە هەرێمی کوردستانەیە، یعنی ناکرێت لەسەر حیسابی حزبێکی دەسەڵات یاخۆ حزبێکی تر ئێمە ئەو قەوارەیە بشێوێنین. لێرە بەدواوە دەبێت هێز و لایەنە سیاسیەکان بیر لەوە بکەنەوە چۆن لە کوردستان هەڵبژاردن ئەنجام بدرێت، ئەوەش بۆ پارتی و یەکێتی ڕوون بۆتەوە کە دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر و دەسەڵاتەکانی دیکەوەیە ئیتر ئەو ڕۆژانە ئاوا بوون کەوا دوو هێز بە میزاجی حیزبی و شەخسی خۆیان هەر کات بیانەوێت دامەزراوەکان بە تایبەت پەرلەمان درێژ بکەنەوە یاخود دەرگاکانیان دابخەن و پەرلەمانتاران بنێرنە ماڵەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.